من گەنجە تەلەفۆنم بۆ کاڵە مامۆستا جیهاد فی سەبیل الله بڕۆم خۆم بتەقن مەڵم بڕۆ خوا حەفیظ بێ ئینشاءالله لە قیامەتێکە بینینەوە بەخوا دوای تەلەفۆنەکەی بۆ کردن و دوای لە مووسڵ خۆی تەقاندو چ پێویستەوە کە من جەستەم لەوێ بێ ناوچەوانی ماچکەم هەر لە ماڵی خۆشمان بۆ لە محاصەرەی خۆشمان نتوانم قسە کاکەمەوە بۆچی ئێمە کە بتوانین ئەو تەوجیهە بدەین ڕۆحی کابرا بخەینە ئەو خطورەتەوە بیخەین ئەو شوێنەوە وزەی ئاوا بەگەڕ بخەین باشە مە تەسیراتمان لەسەر ئەحداسەکان هەیەکەوە ئەمە نقطەیە جەوهەریەکە کەباب و تۆپتۆپێنی مەلا ڕەنجی کوردی هەموو بەبادا جەرگی دایکان لە شیش دەدا لە نەرویزیش کەباب دەخوا مەلای ساختەجی کوڕوزانەوە و کەبابت لە چی ئەو گۆشتە خۆتەقانەوە ڕێگەی باشتە کرێکارم زۆر نەدارم لە سەیرانم کەبابە خۆم یاری ئەەکەم گەنجان فێری تیرۆرە خۆم لە نەرویج سەیریان